پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە سەنەدەکەی حەسەنە و ئیمامی تەبەرانی لە سەهلی کوڕی سەعدەوە ڕیوایەتی کردووە دەفەرمێ و شێخ ئەلبانی لە صەحیحی جامیعە دەفەرمێ حەدیث حەسەن بە ژمارە فەرمودەی 4108 سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ عند الله خزائن الخير والشر مفاتيحها الرجال فطوبى لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر وويل لمن جعله الله مفتاحا للشر مغلاقا للخير. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرمودەیەدا باسی ئەومان بۆ دەکا و دەفەرمێ عند الله خزائن الخير والشر خەزیێنەکان کۆگاکان شوێنی چاکە و خراپەکان هەمووی لە لای پەروەردگارە واتە مەخزنێک هەیە کۆگایەکی گەورە هەیە پڕیەتی لە خێر مەخزنێکیشمان هەیە کۆگایەکیشمان هەیە پڕە لە شەڕ و خراپە هەمووی بە ئەمر و ئیرادەی پەروەردگارە بەڵام مەفاتیحها الرجال خەڵکێکن کلیلەکانیان بەدەستەوەیە کەسانێکمان هەن ئەم دەرگایە ژوورەوە پڕە لە شەڕ ئەچێ دەیکاتەوە ئەم لێشاوی خراپەیە دێتە ناو کۆمەلگاوە ژوورێکمان هەیە مەخزنێکمان هەیە کۆگایەکمان هەیە پڕە لە خێر و بەرەکەت و ڕەحمەت کەسانێک هەن کلیلەکەیان پێیە ئەچن دەرگاکە دەکەنەوە لێشاوی ڕەحمەت و خێر و بەرەکەت بەسەر کۆمەلگایە دێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فطوبى لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر. يعني خۆش بە حاڵی ئەو کەسە طوبە يعني سەربەرزی مەردایەتی خۆشەویستی لای خوا لای خۆی لای خەڵک هەر کەسێ ئەم سیفەتەی تێدا بێ خوا خۆشی دەوێ خودی خۆشی خۆی خۆش دەوێ ئەوش بەرەکەتە خۆتت خۆش بوێ زۆر بەرەکەتە هەروەها خەڵکیش خۆشیان دەوێ ئارامی دەرونی بە شوێنەوەیە هەر کەسی ئەم سیفەتەی هەبێ بەردەوام ویژدانی ئارامە شەو کە دەچێتە سەر سەرین زۆر بە ئاسوودەی خەوی لێ دەکەوێت بەهەشتی قیامەتی بۆ هەیە کە دنیای بەجێهێشت جێگای بەهەشتە تووبە ئەو خۆشبەختیە ئەم فەرەحی دنیا و قیامەتە ئەم سەربەرزی و مەردایەتیە ئەم خۆشەویستی خوا و خۆت و خەڵکیە بۆ کەسێکە جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر بۆ ئەو کەسەی کە پەروەردگار دەیکاتە کلیلی کردنەوەی دەرگای خێر و کلیلی داخستنی دەرگای شەڕ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەزیێنەکان دوو جۆرن پڕن لە خێر پڕن لە شەڕ ئەو کەسەی بەردەوام دەرگای خێر دەکاتەوە و بەردەوام خەریکی داخستنی دەرگای شەڕە خۆش بە حاڵی ئەو کەسە سەربەرزی بۆ ئەو کەسە هەر کەسێک سەبەب و تەفریج الکروب و قەضاء الحەوائج بەردەوام هۆکار بێ بۆ کردنەوەی دەرگای تنگانە لەسەر خەڵکێک زۆر دڵنائارامە زۆر کێشەی هەیە خۆش بە حاڵی ئەو کەسەی دەبێتە کلیلی کردنەوەی دەرگای خێر و لەو تەنگژەیە دەرونیە لەو ئازارە جەستەیە ڕزگاری دەکات و قەضاء الحەوائج ئەو کەسانەش کەوا پێویستیەکیان هەیە لەسەر دەستی تۆ خوای پەروەردگار ڕزگاریان دەکا و پێویستەکەی ژیانیان دابین دەبێ خۆش بە حاڵی ئەو کەسەی دووەم هەمه فتح قلوب الناس ئاواتی کردنەوەی دەرگای دڵەکانە زۆر خەڵک هەیە بەڕێزان زۆر خەڵک هەیە دڵی داخراوە بەرامبەر بە نووری ئیسلام دڵی داخراوە بەرامبەر بە چێژی ژیان دڵی داخراوە بەرامبەر بە خۆشیەکانی ژیان پەروەردگار ڕەنگە دوا کلیلی کردنەوەی ئەو دەرگا داخراوە ئەو بەینەتی و نەهامەتیەی لەسەر دەستی تۆدا نابێ ئاگادار بە ڕەنگە لەسەر دەستی تۆ دوا کلیل بکرێتەوە ڕەنگە تۆ دوا دکتۆر بی چارەسەری ئەو نەخۆشیە بکەیت ڕەنگە تۆ دوا پارێزەربی بتوانی فڵان کەس لەو گرفتە ڕزگارکەی ڕەنگە تۆ دوا دادوەربی کە لەسەر دەستی تۆ ئەم ژن و مێردە ناکۆکە نەگەنە حەدی تەلاق و جیابوونەوە و سەرگەردانبوونی منداڵ و خۆیان تۆ ناومێد مەبە مەڵێ من حەقم نییە مەڵێ من پێش من تاقی کراوەتەوە
نەخێر بەردەوام هەوڵی ئەوە بدە ئەگەر دواکریلیش لای تۆ بێ بۆکردنەوەی دەرگای خێر لەسەر خەڵک تۆ ئامادەیت تێدا بێ. سێمیان خۆش بە حاڵی ئەو کەسەی تفاءل مع كل باب مغلق أن مفتاحه بيد الله تعالى. خۆش بە حاڵی ئەو کەسەی کە بەردەوام گەشببینە کە دەرگا داخراوەکان هەموو کلیلەکانی بەدەستی پەروەردگارەوەیە. دڵنیا بن خۆشەویستان، خودای پەروەردگار هێندە میهرەبانە، دەرگایەکی داخراو ناخاتە بەردەممان کە توانای کردنەوەیمان نەبێ. هەموو دەرگایە کە دادەخرێ پەروەردگار ئیلا کلیلێکی بۆ داناوە، بەس هیممەتی تۆی دەوێ، هیممەتێکی دەوێ کە بەهۆی تۆوە ئەم دەرگای خێرە بکرێتەوە و ئەم دەرگای نەهامەتیە ئەم شەڕا لەسەر خەڵکی دابخرێ. ئای خوای گەورە گەشببین و واقعبینی چەند خۆش دەوێ. بەڵێ هەر کەسێک گەشببین بێ، بەڵام گەشببینێکی واقعبین بەڕاستی پەروەردگار زۆر خۆشی دەوێ.